بەناوی خوای بەبەزەی و بەخشندە خۆشحاڵم کە لە دەرفەتێکی نوێدا و لە ئەڵقەی ژمارە 36 بەرنامەی نووسین و یادەوەری بە خزمەتەوەی خۆشەویست دەگەمەوە. خۆشەویستان، هەر لەسەر چەمچی ئاین و وەرکردنەوەی ئاین و ئاین چۆن پەیدا بووە و ئاین ڕۆڵی چییەوە بۆچی هاتووە لەو تەوەرەیە بێنینەوە لەگەڵ بەڕێز مامۆستا عەلی باپیر وە چەندێکی بوێ ئەم با بڵێن ئەم تەوەرەیە ئینشاءڵڵا کە بەشی دووەمە لە کتێبی خواناسی ئاین ئیمان ئەمانوێ ئەوەنە حەقی پێ بدەین، کاتی پێ بدەین بۆ ئەوەی کە ئێوەش وەڵامی باشتان دەستکەوێتەوە. مامۆستا لە ئەڵقەی ڕابردووە ئەندازەیەک ئاماژەت پێ کرد ئەو خصوصیەتەی کە پاڵە درێتە لایەن ئاینی خوای پەروەردگارەوە. بەس ئەمەوێ جارێککە بگەڕێمەوە هەر وەکو با بڵێن دەرگاکردنەوەیەک بۆ ئەوەی کە بڵێن ئایا ئەگەر کەسێک بە دوای سەرچاوی یەکەمی ئیسلام کە بێتێ لە قورئانی پیرۆز بە دوای ئەوە بگەڕەوە بێوێت لەوێ لە چاوجی یەکەمە کە قورئانی پیرۆزە وشەی ئاینی دەست بکەوێت یاخود بە دوای ئاینا بگەڕێ چی دەسەکەوێت و بە تایبەتیش ئەوەی کە پێگوترێ ئاینی خوای پەروەردگار. الحمد لله وصلى الله تعالى وسلم بارك على رسول الله محمد وآله المهتدين بهداه من الصحب والأزواج والقرابة والتابعين لهم بإحسان إلى يوم اللقاء. بخير بني أخواك كفيون خوتها وكاراني برز خوشويست وشيء الدين أجر بمعنى القرآن ده بوا تادس مان بكوي ما بس بي أو برنامج كخوا بپیغمبری خاتم محمد صلى الله عليه وسلم دا ناردويتي ومروفايتي وكو دوا نسخي هدايتي شفا بخشي خوي ولا دوتوي دواين كتابي خوي دا كقرآن دبي وكل عالقي بيشوز دا أما جمان بيدا دبي شاو بجيرن بو شي دين بأول ناويكوا ياخد حاڵەتێکی تایبەتەوە کە جای بکاتەوە لە بەکارهێنانی وشەی دین بەگشتی. واتە وشەی دین ئەگەر بە مانای ئیسلام بەکار بێ لە قورئاندا خوای پەروەردگار ئاوەڵناوێکی خستۆتە پاڵ یا بە شێوەیەک بەکاری هێناوە بە سیغەیەک کە دەزانی لێرەدا مەبەست پێ مانا گشتیەکەی نییە بەڵکو مانایەکی تایبەتە کە بیبرێتێ لەو بەرنامە تایبەتەی كخوا سبحانه وتعالى بپیغمبری کۆتایی خۆی داناردوێتی بۆ وێنە هەر کاتێک ئەلیف و لامی چۆ سەر وشەی دین ئەلیف و لامی چۆ سەر وەکو إن الدين عند الله الإسلام إن الدين ألف لام سر الدين زانان دەڵێن ئەلیف و لامی ناساندنە تعریف بەڵام لێرەدا مەبەست پێی عەهدە واتە ئەو بەرنامەیەی کە مەعهودە و زاندراوە لای خوا پەسەند کراوە بریتێ لە ئیسلام. ئەمە کاتێک کە ئەلیف و لامی تعریفی دەچێتە سەر یاخود ئەگەر ئاوەڵناوێکی بچێتە سەر وەکو فأقم وجهك للدين القيم ڕووی خۆت ڕێککە لەگەڵ بەرنامەی ڕێک و ڕاستدا قەیم هەم بە معنای ڕێک و ڕاست دێ هەم بە معنای سەرپەرشتیاریش دێت الدین القەیم یان دینەن قیەمەن. ئەمە حاڵەتی دوم. حاڵەتی سێم ئەوەیە کە پاڵ بدرێتە لای خوا سبحانه وتعالى إذا جاء نصر الله والفتح ورأيت الناس يدخلون في دين الله أفواجا. دين الله ئاینی خوا واتە ئاینێک کە لای خوا پەسەندە دەنەخوا مشتێکی خوایە ئەو ئاینی کە لای خوا پەسەندە و خوا ناردوێتی ڕسمیەتی پێداوە بریتێ لە ئیسلام. یاخود وشەی حەق هو الذي أرسل رسوله بالهدى ودين الحق. ئەمیش لێرەدا یا مەسەن بۆ وێنە حتمما دەبێت یان ئاوەڵناوێک یاخود بە سیغەیەک بەکار هاتوێ کە بزانی مەبەست پێ معنا گشتەکەی نییە. ئەگەر نە تەماشا
لسورة يوسف ده خواهي پروردگار ده فرمي ما كان ليأخذ أخاه في دين الملك ليرد أو شيء دين بالدراو تلاي باتشاه باتشاي مصر بتپرز بون شو يوسف عليه الصلاة والسلام مناقشة ده كان لقل دوها ولا زنداني كي دله يا صاحبي السجن أأرباب متفرقون خير أم الله الواحد القهار آية شن پروردگاری چی جازجا باشترن یاخد خواهی تاکی مل پیکش کرد معناه أوانا دیاره بتپرز بون يان قل يا أيها الكافرون لا أعبد ما تعبدون دعاء دفن لكم دينكم ولي دين لكم دينكم كواتا دي أو دينة تايبة بوانوا كواتا القرآن ده أجر بقرين بو شيء دين كبمعنى إسلام بكار هذا يعني بمعنى أو برنامج كخوا بو مروفاتي بسندي كردو بيغمبري كوتاي خوي دا ناردويتي دبي بقرين بو شێوە بەکارهێنانی چووکو ئەلیف و لامی تعریفی لەسەر بێ یاخو پاڵ درابێتە لای خۆی پەروەردگار یاخود بە ئاوەڵناوێک بە قەیدێک بە وەسفێک وەسف کرابێ. باشە مامۆستا ئەگەر لێرەوە بچینە سەر وشەی ئیسلام کە دیسان لە ناوڕۆکی ئەم کتێبەیە تۆ هاتوو شیکردنەوەت بۆ کردو هەم لە ڕوانگەی زمانەوانی و هەم لە ڕوانگەکانی تریشەوە شیکردنەوەیەکی تەواوت بۆ کردووە. قسەکە لەسەرەوەیە ئایا ئیسلام وەکو مرادیفێک هاتووە یا مەسەلەن لە بەرامبەر مەسەلەن ئاینە لە بەرامبەر دینە بە تایبەتی یا خۆت هاتووە ئەمە پرۆسەیەکە ئیسلام باسەلەن تەواویەکات واتە پرۆسەیەکی لێک دراوە یا خۆت با بڵین ئیسلام وەکو دینێکی تایبەت مەسەلەن لە قورئانە ئاماژەی پێکراوە و بۆ موسڵمانانش کە پێشنیار کراوە کە پەیڕەوی لێ بکەن. قسەکە لەسەرەوەی وشەی ئیسلام ئایا مرادیفە یاخود با بڵێن بۆ خۆی بە شێوەیەکی سەربەخۆ شوێنی گرتووە لە قورئانی پیرۆزە. کاکە پەیوەندیان ئەوە تۆزە وردەکاری زیاتری دەوێت کە ڕەنگە لە قەرەی ئەم بەرنامەی ئێمەدا نەبێ بەڵام من لە کتێبی دووەم مەوسوعەکەم ئەوە الئیسلام كما يتجلى في كتاب الله لە باسی تعريف الإيمان والكفر وثمارهما والمقارنة بينهما لوێدا باسی دین و ئیسلام و هەموو ڕێژەکانی ئیسلام ئەسلەمە ئەمجا مسلمون ئومەتە مسلیمەتە لە چۆن نییە لەوێدا وردەکاری زیاترن باس بەڵام بە کورتی دەتوانین بڵێن وشەی ئیسلام بە معنای ملکەچی جا ملکەچی خۆی ئیسلام لەسەر چێشی ئیفعالە ئەسلەمە یوسلم ئیسلاما ملک یعنی چاوگە ئەسلەمە یوسلم ئیسلاما ملکەز بوو ملکەز دەبێ ملکەچکردن کەواتە وشەی ئیسلام یعنی چاوگە یعنی ملکەچکردن لە ئەسڵی ماناکەیدا باش کە خوا دەفەرمێ ئین الدینە عند الله الئیسلام ئاین ئین الدینە گوتم ئەلیف و لامی تعریفی لەسەرە واتە ئاینێک کە لای خوا پەسەندە بریتێ لە چی بریتێ لە ئیسلام ئەمە یعنی چی ئێستا زۆربەی خەڵکی وارەزان ئیسلام یعنیەوە هەردەگوتێ دینی ئیسلام ئەوە معنە عورفیەکەیەتی معنە باوەکەیەتی ئەگەر نا وشەی ئیسلام یعنی ملکەچی یعنی ملکەچکردن و لە ڕاستیدا ملکەچکردن نەک هەر بەرنامەی مرۆڤەکانە خوا ناردوێتی بە پێغەمبەراندا بەڵکو ملکەچکردن بەرنامەی و سیستەمی خوای بوو هەموو گەردوون وله ئەسلەمە من في السماوات والأرض طوعا وكرها هەرچی لە ئاسمانەکان و زەویدا هەیە چار و ناچار بۆ خوا ملکەچە هەمووی پابەندە بە سیستەمێک کە خوا بۆی داناوە کەواتە ئیسلام و دین جاری وشەی دین معنەکەی گشتیترە یعنی هەموو ئیسلامێک دینە بەڵام مەرزنی هەموو دینێک ئیسلام بێ بە معنە عورفیەکەی دەڵێم دەنا خۆی دینیش بە معنای ملکەچیش دێ ئیسلامی بە معنای ملکەچی دێ کە خۆی پەروەردگار دەفەرمێ ئەلا لله الدین الخالص ئاگادار بن دینی ساغ تەنیا شایستەی خوایە یعنی ملکەچی ساغ کە بەشی کەسی پێوە نەبێ لێرەدا دین بە معنای چی معنای ملکەچی دێ دانەیە دین و یعنی ملکەز بوو ملکەز دەبێ لێرە وشەی دین معناکەی گشتیترە
ئیسلام معناکەی تایبەتیترە لە وەکو معنا باوەکەی معنا عورفیەکەی، بەڵام لە ئەسڵی زماندا دینیش بە معنای ملکەچی دێ، ئیسلامیش بە معنای ملکەچ بوون دێ. و ئەمە ڕامان دەکێشێ بۆ بەراوردە هیچ کەس لە نێوانی ئیسلام و ئیماندا، ئیسلام و ئیمانیش. دیسان ئەوانیش زۆرە لە تێکەڵکێشیان هەیە، جاری وا هەیە کەسێ مؤمنە، هەر کەسێ مؤمن بوو مسلیمیشە، بەڵام جارێوە کەسێ مسلیمە بەڵام مەرجێ مؤمن بێ. چۆن؟ خۆی پرگادە قالت الأعراب آمنا قل لم تؤمنوا ولكن قولوا أسلمنا. عربە خێڵەکیەکان گوتیان ئیمانمان هێناوە، بڵێ ئیمانتان نەهێناوە بەڵام بڵێن ئیسلام بووین. ئیسلامیان بۆ ئیسپات دەکا بەڵام ئیمانیان لێ نەفی دەکا، ئیمانیان لێ وەردەگرێتەوە. ولما يدخل الإيمان في قلوبكم، جارێ ئیمان نەچۆتە نێو دڵتانەوە. لەمە بۆمان دەردەکەی ئیمان زیاتر پەیوەندی بە دڵ و دەروونەوە هەیە. بەشی سەرەکی ئیمان لە دڵ و عەقڵدا جێگیر دەبێت، پەنهانە. بۆیە گوتراوە الئیمان سر والئیسلام علانیە. ئیسلام دین ئیمان پەنهانە بەڵام ئیسلام ئاشکرایە. پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام کە پێناسەی ئیمان و ئیسلامان بۆ دەکا، دەفەرمێ الئیمان أن تؤمن بالله وملائكته وكتبه ورسله واليوم الآخر وبالقدر خيره وشره. ئەوان هەموو پەنهانن، وانە ئیمان بەخوا بە فریشتەکان و بە کتێبەکان و بە پێغەمبەران و بە ڕۆژی دوایی و بە قەدەر. بەڵام کە باسی ئیسلاممان بۆ دەکا دەفەرمێ الإسلام أن تشهد أن لا إله إلا الله وأن محمدا رسول الله وتقيم الصلاة وتؤتي الزكاة وتصوم رمضان وتحج بيت الله الحرام. ئیسلام هەمووی ئاشکرایە. دوایی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام پێناسەی ئیحسانیش دەکا، الإحسان أن تعبد الله كأنك تراه فإن لم تكن تراه فإنه يراك، کە لەو حەدیثە مەشهورەی کە بە حەدیثی جیبریل مەشهورە، بوخاری مسلم هێناویانە، لە عومەری کوڕی خەتابەوە خوا لێی ڕازی بێ. دوایی ئەمانە هەرسێکیان بە دین ناو دەبا. پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام عومەر خوا لێی ڕازی بێ دەڵێ ماوەیەک مامەوە، پێغەمبەر فەرمووی عومەر دەزانی ئەوە چێ بوو؟ گوتم الله ورسوله أعلم، خوا پێغەمبەری خوا زاناترن. فەرمووی هذا جبريل أتاكم يعلمكم دينكم، أو جبريل بهادوو دينەکەتانی تێدەگەیاندن، کەواتە دین ئیسلامیش دەگرێتەوە، ئیمانیش دەگرێتەوە، ئیحسانیش دەگرێتەوە. جا وەکو گوتم ئەو وردەکاری زۆری دەوێت، بەڵام وشەی دین گشتیترە ماناکەی، مانا عورفیەکەی، ئیسلام معناکەی تایبەتیترە. دین ئەگەر وەکو بڵێ دینی ئاسمانی هەموو ئەو بەرنامانان کە خوا ناردوونی بە هەموو پێغەمبەراندا هەمویان پێیان دەگوترێت دین دینی حەقن، بەڵام ئیسلام ئەو دینە تایبەتەیە یا ئەو شەریعەتە تایبەتەیە کە خوا بۆ پێغەمبەری خاتەمی ناردووە محەممەد صلی الله عليه وسلم. دوایش کە دەگوتری ئیسلام، ئەمە معنا عورفیەکەی وایە ئیسلام واتە تایبەتە بە پێغەمبەری کۆتاییەوە، ئەگەر نە معنا زمانەوانیەکەی دینی هەموو پێغەمبەران ئیسلام بوو، هەمووی هەموو کەس بوو بۆ خوا. باش مامۆستا ئەگەر ئێمە باس لە بابەتی دینە، وەکو ئەوەی کە جەنابەت ڕای شەش لە زانایانیشت هێناوەنەوانی کە لە بواری زمان ناسیشە شرۆڤیان کردووە، هەمویان تەبان لەسەرەوەی کە دین واتە ینی سزا و پاداشت. بەڵام ئێستا لە ئیسلامە ئیزافەی چەمکێکی ترمان بۆ بێکە بریتە لە ملکەچی، ینی دەکرێت بڵێن ئیسلامی لەگەڵ ئەم سزا و پاداشتەیە ئیزافەیەکی تری هەیە لە تەنیشتی ئەوانەوە، یاخود با بڵێن تایبەتمەندی خۆی هەیە. تایبەتمەندی خۆی هەیە. ئیسلام بە معنای ملکەچی، معنای ئەسڵی زمانەوانیەکەی هەر تەماشای بەکارهێنانی قورئانیش بکە. ومن يرغب عن ملة إبراهيم إلا من سفه نفسه ولقد اصطفيناه في الدنيا وإنه في الآخرة لمن الصالحين إذ قال له ربه أسلم قال أسلمت لرب العالمين. دەفەرمێ چێ نەیار دەبێ بەرامبەر بە ڕێبازی ئیبراهیم مەگەر کەسێک کە نەفامی بەرامبەر بەخۆی بکە. دوایی دەفەرمێ إذ قال له ربه أسلم ولقد اصطفيناه في الدنيا وإنه في الآخرة لمن الصالحين. لە دنیادا هەڵمامژادوو لە دوا ڕۆژدا لە چاکانە لە خزمەت خوادا. دوایی دەفەرمێ إذ قال له ربه أسلم قال أسلمت لرب العالمين. کاتێ پەروەردگاری پێی فەرموو ملکەچ بە، گوتی ملکەچم بۆ خوای پەروەردگاری جیهانەکان، کەواتە ئیسلام یعنی ملکەچی. بەڵام دین معنای ئەسڵیەکەی لە زماندا سزا و پاداشتە. بەس دوایی وەکو عورف ئێستا کە دەگوترێ دینی ئیسلام وا ناگوترێ، ئەو معنە عورفیەکەیەتی. بەڵێ دین گشتیە، ئیسلام تایبەتیە. دینی ئیسلام، دینی مەسیحی، دینی نەسرانی، دینی علمانی، دینی
ئەگەر معنە حەقیقی لێک بدەینەوە دینی بوذایی دینی کۆنفوشیۆسی دینی چی دینی بتپەرستی ئەوی شەر دینە بەڵام ئیسلام واتە ئەو دینە تایبەتە کە خوا پێغەمبەری خاتەمدا ناردوویەتی صلی الله عليه وسلم جا کە دوایی معنای زانایانی زمان وا دەڵێن لە ئەسڵەوە معنای ملکەت چی دێ بەڵام دوای خوای پەروەردگار بەکاری هێناوە یاخود پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام بەکاری هێناوە بۆچی بۆ ئەو شەریعەتە تایبەتە کە بە پێغەمبەری خاتەمدا ڕەوان کراوە ئەگەرنا ئەسڵی معناکەی گشتیە دوایش لە فەرمایشتی پێغەمبەردا عەلەیهی سەڵات وسەلام وشەی ئیسلام جارێوە بە معنای کۆی ئەو دینە حەقەی کە بۆ پێغەمبەری خاتەمە بەکار هاتووە جارێوە بە معنای بەشێکی بەها باسم کرد بني الإسلام على 5 أو لا حديث كذا شهادة أن لا إله إلا الله وأن محمد رسول الله وإقام الصلاة وإيتاء الزكاة وصوم رمضان وحج بيت الله الحرام لێرەدا ئیسلام بە بەشێک لە دین بەکارهاتوە کە بریتێ لە 5 پایەکان وەکو ئیمانیش بەشەکەی دیکەی بەکارهاتوە کە دیوە پەنهانەکەیەتی ئیحسانیش بە بەلایانی تەزکیەی نەفس و زیاتر لە خوا نزیک بوونەوە بەکارهاتووە ئەوانە کەواتە تۆ دەبێ ئەو وشانە لە سیاقی خۆیە تەماشایان بکەی و لە سوورەتی الذاریاتدا وشەی مؤمن و مسلم بە هاواتە بەکارهاتوون چۆن خوای پەروەردگار دەفەرمێ فأخرجنا من كان فيها من المسلمين فأخرجنا من كان فيها من المؤمنين فما وجدنا فيها غير بيت من المسلمين فریشتەکان دەڵێن لەو شار و ئاوەدانیە ئەوەی کە بڕوادار بوو دەربازمان کردن تەنیا ماڵێکی مسڵمانمان تێدا بینین لێرەدا مسلم و مؤمن بۆکو هاواتە بەکارهاتوون و لە ڕاستیدا هەموو مؤمنێک هەموو بڕوادارێک بەڕاستی ئیمانێکی بێتە دڵ مسلمیشە ملکەتە بۆ خوا بەڵام جارێوە کەسێ بڕواڵەت ملکەتە بەڵام بەرژێ ئیمانێ بێ وەکو ئەهلی نیفاق یا وەکو عەرەبە خێڵەچیەکان جاری واشەیە وشەی ئیسلام معناکەی بەقووەترە لە معنای ئیمان کە خوای پەروەردگار بۆ پێغەمبەرانی بەکاردێنێت عەلەیهیم السەڵات وەسەلام یعنی ئەو پەڕی ملکەتی بە زاهیر و باڵتینەوە ئەوە معناکەی بڵین بەهێزتریشە لە معنای ئیمان بەڵسا لە هەر لە بابەتی ئاین و لە باسی دووەمدا نیشانە و دروشمە سەرەکیەکانی ئاین ئەوەی کە بەرنامەی ژیان بەس لای خوایە یان بەس خوای پەروەردگار دایانێ بە سێ خاڵم بابەتە ڕوون کردوتەوە کە مرۆڤایەتی بەشێکە لەو سیستەمە گەردوونەی کە خوا بەڕێوەی بات و بەرنامەی بۆ داناوە قسەکەمان لەسەر ئەوەیە کە مرۆڤایەتی بەشێکە لەو سیستەمە گەردوونەی کە خوای پەروەردگار بەرنامەی بۆ داناوە یعنی ئەو مەبەستمان ئەو سیستەمە گەردوونی و ئەو خوای پەروەردگار کە بەیەکەوە بەرنامەیەکی بۆ دانا چۆن ڕازەفەرمی من وەکوڵی 3 بەڵگەم هێناوەتەوە ئەوکوی بێتەوە یادم 3 بەڵگەم هێناون و لەسەرەوە کە دەبێت تەنیا خوا بەرنامەی ژیان بۆ مرۆڤ دابنێ ئەجا بە 3 بەڵگە ئەوم پشت ڕاست کردوێتەوە یەکەم تومە لەبەرەوە کە مرۆڤایەتیش هیچێکە لە دروستکراوەکانی خوا لە گەردووندا گەردوونیش هەمووی بە سیستمی خوا بەڕێوە دەچێ ئەو ئاەتەم لەما بێ بە بەڵگە هێناوەتەوە کە دەفەرمێ ئەفەغەیڕە دینی اللهی یەبغون وله أسلم من في السماوات والأرض طوعا وكرها وإليه يرجعون ئایا بەرنامەی جگە لە خوا دەخوازن لە حاڵێکدا کە هەرچی لە ئاسمانەکان و زەویدا هەیە بۆ خوا ملکەتە چار و ناچار یا بە پێخۆشبوون و پێ ناخۆشبوونەوە و هەر بۆ لایویش دەگەڕێنرێنەوە کەواتە مەدە مرۆڤیش بەشێکە لە گەردوونیش هەموو بۆ خوا ملکەتە مرۆڤیش هەر ئەوەی لێدەوەشێت و واش شایستەیەتی ئەویش هەر ملکەت بێ بۆ بەرنامەیەک کە خوا بە تایبەت دەینێرێ بۆ بەشە ئیختیاریەکەی چونکە مرۆڤ جموجۆڵەکانی مرۆڤ دوو بەشن بەشێکی ناچاری بەشێکی ئیختیاری بەشە ناچاریەکەی من و تۆ خوا لە نێو گەلی کووردا خوڵخاندووینی یەکی دیکە لە چین و یەکی دیکە لە ئەمریکا و یەکی دیکە لە ئوسترالیا وانە ئێمە ڕەگەزمان نوێرە یەکی دیکە خوای پەروەردگار بەمێ دەیخوڵقێنێ پاشان ئەو قەد و قیافە و شکڵ و شێوە کە هەمانەوە هیچی اختیاری خۆمانی تێدا نییە کەواتە ئێمەش لە بەشە ناچاریەکەدا لەگەڵ گەردووندا هەمان بە سیستەمی خوا بەڕێوە دەچین یا مەسەلەن مرۆڤ ناتوانێت هەناسە نەدا مرۆڤ ناتوانێت نەخوا نەخەوێ ئەوانە هەمووی بەشە ناچاریەکەیە بەڵام بەشێکی ئیختیاریشمان هەیە
خوا ئەو شریعەتێک کە بە پێغەمبەراندا ناردوێتی بۆ ڕێکخستنی ئەو بەشە اختیاریەیە ئەگەر نە بەشە ناچاریەکە خوای پەروەردگار بۆیە بە پێغەمبەراندا عەلەیهیمو السەڵات وەسەلام نەیناردووە بە فەرمێ دەبێت جلوبەرێک لەبەرکەن دەبێ مەسەلەن خواردن بخۆن دەبێ بخەون پێویست ناکە چونکە ئەوە داخوازی جەستەی و غەریزین پێویست بە فێرکردن ناکە بەڵام ئەوەی کە پێویست بە فێرکردن دەکە ئەوەیە کە خوای خۆت بناسی ئاوابی پەرستی لەگەڵ خەڵکدا ئاوا مامەڵە بکەی ئاوا چاکە ئەوە حەڵاڵە ئەوە حرامە ئەمە بەڵگەیەکی دیکە ئەوەیە کە زانایان لە هەر کامێک لە بواری خۆیدا کە لە دیاردە سروشتەکان دەکۆڵنەوە دەڵێن هیچ شتێک نییە کە بە ئەو پەڕی وردەکاری و ئەو پەڕی کارامەی دروست نەکرابێ کەواتە خوایە کە ئەو پەڕی وردەکاری و کارامەی لە دووسنی شتەکاندا بەکارهێنا وەکو دەفەرمێ صنع الله الذي أتقن كل شيء لە سوورەتی نەملدا یان لە سوورەتی ئەلیف لام میم سەجدەدا کە دەفەرمێ الذي أحسن كل شيء خلقه ئەو خوای کە هەر شتێکی دروست بە چاکترین شێوە خوڵقاندوێتی کە ئەوە زانایانی کە لە دیاردە سروشتەکان دەکۆڵنەوە هەر کامیشان لە بواری فیزیا کیمیا گەردون ناسی لە بواری زەوی ناسی هەمویان دەڵێن ئەو پەڕی وردەکاری بە خەرجراوە لە دروستکردنی هەر کام لە دروستکراوەکاندا کەواتە مرۆڤ تۆش لەو بەشە ئیختیاریەتدا دەبێ پابەندی بەو شەریعەتەوە تاکو بەشە ئیختیاریەکەش لەگەڵ بەشە ناچاریەکەتدا هاو ئاواز بێ ئەویش ملکەج بێ بۆ سیستەمی خوا کە ئەو سیستەمەی بە ئیختیاری خۆت دەتوانانی پێوە پابەند دەتوانین پێوە پابەند نەبی هی سێهم لەما بێ باسی ئەوم کردووە تەمەن لە هی دووەمدا وێنەیەم هێناوەتەوە کە ئەگەر سایارەیەک تورمبێلێک پابند نەبێ بە یاسای هاتوچۆوە دماشا دەکە ڕوودا و ڕوودەدا دەعم ڕوودەدا کەواتە مرۆڤیش ئەگەر بێت و پابند نەبێ بەو یاسایەوە بەو سیستەمەوە کە خوا بە پێغەمبەراندا ناردوێتی غەڵەت و پەڵەت و کەم و کوڕی و گوناح و لادان و تاوان ڕوودا لە ژیانیدا بەڵگەی سێمەوەی کە هەر کەسێک شتێک دروست دەکات لە هەر کارخانەیەک فابریقەیەک کە تەلۆکێکی لەگەڵ دەنێرن کە بۆ شێوەی ئەو ئامێرە کاری پێ دەکرێت خوا سبحانه وتعالى معقول نییە ئێمەی دروست کردبێ بەڵام کە تەلۆکێکی بۆ نەناردوین چۆن بەڕێوە بچین ئەویش ئەو شەریعەتەیەکە بە پێغەمبەراندا ناردوێتی بۆچی بۆی ناردوین ئەی بۆچی خوا سبحانه وتعالى پێغەمبەرانی بۆ ئاژەڵ و بۆ ڕووەک و دار و بەرد و گەردیلە و کەهکەشان نەناردووە چونکە ئەوانە مەحکومی یاسا جەبریەکانن ئەوانە ڕوحێکیان نییە ئیرادەیەکی ئازادیان نییە تاکو تووشی هەڵە و لادان ببن یعنی هیچ کاتێک زیندەوەرەکان پەڕەورەکان ئاژەڵەکان دڕندەکان لە گەردیلە و تا کەهکەشان خەلەلێک نابینی لە کاریاندا ڕێک بەڕێوە دەچن هەنگ مێرولە هەرچی دەیبینی ڕێک بەڕێوە دەچێت بەڵام مرۆڤ دەتوانێت لابدا دەتوانێت ڕاست بڕوە دەتوانێت چەوت بڕوە بۆیە پێویستی بەو کە تەلۆکە کردووە کە ئەی مرۆڤ تۆ دروستکراوی خوای لە کارخانە و فابریقەی خوا دەرچووی ئەوەش کە تەلۆکەکەتە ئاوە بەڕێوە بچۆ باشە مامۆستا مادام خوای پەروەردگار ڕازی نییە کە غەیری بەرنامەی ئەو غەیری ئیسلامەکە ئەو هەڵبژێریت و پەیڕەوی لێ بکەی پرسیارێکەکرێ ئەی حکمت لەوە چییە کە مرۆڤ ئیرادەی ئەوەی پێدراوە کە لە ڕێلا بدا مەسەلەن ئەوەی کە جەنابیشت ئێستا لە وەڵامی پرسیارەکە یاتەوە لە یاسا جەبریەکانەوە لەگەڵ گەردوونە بەڵام لە سەیرەکەی ینی دەتوانێت پەیڕە و لە شتی جیاواز بکە دەتوانێت لە بەرنامەکەی خوا پەروەردگار لا بدا قسەکە لەسەرەوە ئێڵێن حکمت لەوە چییە کە خوای پەروەردگار ئەم جۆرە تەبیعاتە یاخود بڵێن ئەم جۆرە ئیرادەیەوە بە مرۆڤ کە توانای لادانیشی هەبێت ئەوە خوا سبحانه وتعالى سوورەتی ئینساندا دەفەرمێ وەڵامی ئەو پرسیارە لەو چەند ئاەتەدا زۆر بەڕوونی دیارە خوا سبحانه وتعالى دەفەرمێ بسم الله الرحمن الرحيم هل أتى على الإنسان حين من الدهر لم يكن شيئا مذكورا إنا خلقنا الإنسان من نطفة أمشاج نبتليه فجعلناه سميعا بصيرا إنا هديناه السبيل إما شاكرا وإما كفورا دەفەرمێ بەناوی خوای بەبەزەی بەخشندە ئایا کاتێک بەسەر مرۆڤدا نەهاتووە کە شایانی باس نەبووە باسکراو نەبووە ناوی لە کوولەکەی تەڕدا نەبووە با وانە دوای دەفەرمێ إنا خلقنا الإنسان من نطفة أمشاج ئێمە مرۆڤمان لە تۆویلکەیەکی تێکەڵ کە لە چەند شتێک تێکەڵە دروستمان کردووە نەبتەلیه تاقی دەکەینەوە فجعلناه سميعا بصيرا وما لێ کردووە بشبیستێ و بشبینێ إنا هديناه السبيل ئێمە ڕێمان پێشان داوە ئیما شاکرە و ئیما کەفوڕە
یان سوپاسگوزار دەبێ یا سەپڵە و بێنەمەک دەبێ کەواتە وەڵامەکەی ئەوەیە بۆیە خوا مرۆڤی وا خەڵقاندووە بۆی بە کەڵکی تاقیکردنەوە بێ خوا ویستی لەناو ئەم گەردوونەدا ویستی وا بووە مەخلووقێک بخوڵقێنێ بەویستی ئازادانەی خۆی خوا بپەرسێ ئەنەی پەرستێ سوپاسگوزار بێ شاکر بێ یاخود سەپڵە و بێنەمەک بێ خوا ویستی وا بووە بەڵام بەویستی ئازادانەی خۆی ئەوە بکە ئەگەنا فریشتەکان لا يعصون الله ما أمرهم ويفعلون ما يؤمرون هەمیشە سەرگەرمی پەرستشی خوای پەروەردگارن ڕوەک و ژیانداران بەگشتی لە پەڕەوەر و لە زیندەوەر و لە ئاژەڵ و هی نێو هەوا و هی نێو دەریا و هی ژێرزەوی ئەوانە هەمویان بەو سیستەمەی کە خوا بۆی داناو پێوە پابەندن جن لەگەڵ مرۆڤ ویستێکی ئازادیان پێدراوە دەتوانن بەو ڕێدا بڕۆن کە خوا پێی خۆشە وەڕەضیت لەکم الئیسلامە دینە دەتوانن بەدە ئەو بەرنامە پەسەندکراوە کەون کە ئیسلامە دەستوان لابدەن بۆ چونکە خوا بۆ ئەو خۆڵقاندوونی تاقییان بکاتەوە چۆن تاقی دەکرێتەوە ئەگەر دەرفەتی لادانی نەبێ دەرفەتی چاکە و خراپەی نەبێ بەتەکید ئەو کاتە ئەو حکمەتەی کە مرۆڤی بۆ خۆڵقێنراوە ئەو حکمەتە تێدەچوو جامە لەو کتێبی ئیمان و ئیلحاددا باسی ئەوم کردووە کە ئایا خوا لە جیاتی ئەو هەموو سەرێشە تووشی مرۆڤکە خوا بناسێ نەیناسێ ڕاستی بناسێ یا بە هەڵە بیناسێ چاک بیپەرستێ یاخود بە هەڵە بیپەرستی لە جیاتی ئەو مسەرێشە خوا وای کرد با ئێمە هەر یەکسەر وەک چۆن مانگ و خۆر دەبینین ئاوە خواشمان بینی بایە و ئیدی ئەو سەرێشە ئێمە لە کۆڵ دەبەوە ئەو پرسیارە دەکرێ وەڵامەکەی ئەوەیە آخر خوا سبحانه وتعالى مرۆڤی بۆ ئەوە خوڵقاندووە تاقی بکرێتەوە نەبتەلیهی یان لیەبلووەکم ئێوەی خوڵقاندووە تاکو تاقیتان بکاتەوە جا تاقیکردنەوە کاتێک دەبێت مرۆڤ بتوانێت ئاوە وەڵام داتویان ئاوە وەڵام بەس مامۆستا با من پرسیارە بکەم جا بۆیە لێرەدا وەڵامی ئەومان دەزەکەوێت ئایا لە دیندا دەگونجێ خەڵک ناچار بکرێ مطلقاً ناگونجێ بۆ ئەگە ناچار کرا بۆ کۆی وایە مامۆستا قوتابی تاقی دەکاتەوە پێشی بڵێ دەبێت ئەو پرسیار ئاوە وەڵام دێ مامۆستاخەرەوەم پێ غەڵەتە نەخێ دەبێت هەروە وەڵام دێەوە ئەوەکەی تاقیکردنەوەی خوای پەروەردگار ئێمەی مولزەم نەکردو چۆن وەڵام دەینەوە بەڵام ئێمەی ڕێنمایی کردووە ئەو پرسیاران ئاوا وەڵام دەنەوە باشە ئاوا بکەن چاکە ئاوا نەکەن خراپە بەڵام ئیجباری نەکردوین کە وا بکەین ئاوانەکەین بەس مامۆستا دەگوترێ باوە پرسیارەکە ئاواشەکرێ لیلای مەثەل وەعەلا دەگوترێ مادام خوای پەروەردگار ئیرادەی یاوە بە ئینسانەکە خۆی ئیرادەکەی پێبەخشیوە کە هەم خراپە هەم چاکە بکە لە چاکایەوە پاداشتی ئەداتەوە بەڵام لە خراپەیە بۆ لۆمەیەکە ینی بۆ سەرجەنشتێکە بۆ عقابێدا بۆ لە قیامەتە مەسەلەن بۆ منای خاتە دۆزەخەوە قسەکە لەسەرەوەی لە کاتێک خۆی پەروەردگار خۆی ئیرادەی ئاوەتێکە هەم خێر هەم شەڕ لە کاتێکە کە شەڕی هەڵبژارد حەقی ئەوەی هەیە کە ئەوها بە جۆرە لە جۆرەکان بکەوێتە جەهەنەمەوە کە وەکو جەناب زۆر زۆریش مستحقە بڵێ بۆ بڵێ بۆ باشە بۆ لەبەرەوەی خوا سبحانه وتعالى ئەو مرۆڤەی هێناوەتە دی بوونی پێداوە پێش هەموو شتێک دوای بوون ئەمجا ئەم گەردونی بۆ پڕ کردو لە ناز و نیعمەت هەر لە تیشی خۆر و باران و بەفر و تەرزە و ئەم بەرگە هەوایە و ئەم بەرگە ئاوی و ئەم بەرگە خاچیەکە ئەمجا ئەو هەموو ناز و نیعمەتەکە پەیدا دەبن و پاشان لە خۆیدا کە مرۆڤ وەکو دەوڵەتێک وایە ینی دەوڵەتێک چەند وەزارەتی هەیە چەند ئیش و کاری هەیە لە جەستەی مرۆڤدا ئەوانە هەمووی هەیە وەکو شاعرێک دەڵێ ئەتەحسەب ئەنەکە جوڕم صەغیر وفیکە انطوى العالم الأكبر پێت وایە تۆ شتێکی بچووکی جیهان هەمووی لە تۆدا خولاسەبووە تۆ ئەی مرۆڤ ئەمجا خوا سبحانه وتعالى بەوەندە ئیکتیفای نەکردو عەقڵی بە مرۆڤ داوە فیتڕەتێکی پێداوە چاوی پێداوە گوێی پێداوە پێغەمبەرانیشی ناردوون 124,000 دانە پێغەمبەری ناردووە لە ئادەمەوە تا خاتم وەکو لە مسلمی ئەحمەدە هاتوو ئەو هەموو کتێبانەی دابەزاندوون بە هەر کام لە پێغەمبەراندا پەیام و بەرنامەی خۆی ناردوون مرۆڤەکان من ئێوەم دروست کردووە تاقیتان بکەمەوە ئەگەر ئاوا بکەن لە تاقیکردنەوە دەردەچن ئەگەر دەرچون لە تاقیکردنەوە ئەوە پاداشتانە ئەگەر ئاوا بکەن و ئاوا بکەن ئەوە لە تاقیکردنەوەکە دەکەون کە کەوتن ئەوە سەزاتانە دوایی ئەی مرۆڤەکان ئەوە پێم گوتن مەجای بیان و گرتنتان نەماوە لە سوورەتی
النساء دا لآيتي جمارة 143 خوا سبحانه وتعالى أو باسي يا آية جمارة 163 أو باسي حكمتي روانا كردني بيغمبران ذاك عليهم الصلاة والسلام ده فرمي رسلا مبشرين ومنذرين لئلا يكون للناس على الله حجة بعد الرسل بيغمبراني شي مجددر وترسينرن تاكل لدواي هاتني بيغمبران كس بلغين بلا سرخوا اگه خوا بيغمبراني ناربان بپیشوانی رای معتزله دلن اگر خوا پیغمبرانی شین ناربان عقل بس بو کمروف ری پیدرکا بلام دراسی قصکیان هڵەیە بە بەڵگەی ئەوە کە فەرم ئەوانەی کە بەدوای پێغەمبەران نەکەوتون عەلەیهم الصەلاة وەسەلام گەورەترین عەقڵەکان یۆنان و میزۆپۆتامیا و هیند و چین و میسر و کوێ تەماشا دەکەی شتی سەیر و عەجایبیان گوتۆ بە ناوی خواوە کەواتە کەسێک کە لا دەدا دوای ئەوەی کە خوا سوبحانە وتەعالا بەهۆی پێغەمبەرانەوە بەڵگەی لەسەر تەواو کردو شایستەی سزایە جاو لێرەدا پرسیارێکی دیکە دروست دەبێت کاکەم پەیوەند باویشە من ئەو پرسیارە لە زیاتی تۆ بکەم هیچێک دەڵێ باشە خوا سوبحانە وتەعالا مرۆڤ 6-7 ساڵ خوا ناپەرستێ یا کوفر دەکا ئیلحاد دەکا نیفاق دەکا خراپە دەکا بەڵام خوا بۆ هەتایە سزای دەدا ئەو پرسیارە دەکرێوە نییە ئەمە بۆچی ئەمە لەبەر ئەوە کە پەیوەندی نێوان تاوان و سزا هەروەها چاکە و پاداشت پەیوەندیەکی هۆکاریە پەیوەندیەکی یەکسانی نییە چۆن ئایا دەگونجێ کەسێک 4 ڕۆژان جگەرە بکێشێ دوای تووشی سەرەتان ببێ هەموو عمری دەسووتێ باش جاخۆ 4 ڕۆژان جگەرەی کێشاوە چۆن دەبێ هەموو عمر بسووتێ آخر ئەو هۆکارە ئەو سەبەبە ئەو نەتیجەیە بەدوادادێ یان کەسێک دزی دەکا مەسەلەن لە سوپەرمارکێتێک لە خلال 30 ثانیەدا دزی دەکا دوایی سزا دەدرێ دەکرێ بەڵێ وڵای جاخۆ هەر لە ماوەی 30 چرکەدا دزی کردووە دەبێ هەر 30 چرکە بند بکرێ و هەروەها هەموو ئەوانە مەسە کەسێک لە خلالی 10 دقەدا 20 نەفەر دەکوژێ دەگونجێ بڵێ وڵای کاکە دەبێ لە هەر 10 دقە سزن بکرێت نا کەواتە کەسێکیش کە خوا دەرفەتی پێداوە سپاسگوزار بێ و دەرفەتێکی پێداوە کە سپڵە و ناسپاس بێ کاتێک کە سپاسگوزار دەبێ خوا پاداشتێکی دەداتەوە نەک لە قەدەر 6-7 ساڵ و کاتێکیش کە سپڵە و ناسپاس دەبێ سزایەکی دەدا نەک لە قەدەر 6-7 ساڵ لە قەدەر ئەو تاوانەکە کردوێتی مامۆستا لە پەرەگرافێکە هەر لە چوارچێوەی ئەم بابەتە هێناوتە هەر کەسێک خۆی بە بڕوادار بزانێ و لە دۆزەخێ بترسێ و بە تەمای بەهەشتێ بێ پێویستە لە هەموو ورد و درشتێکە بێژگە لە بەرنامەی خوا پرس بە هیچ بەرنمەیەکی دیکە نەکات ئەمە تۆزێک مامۆستا ڕەحایە ینی ورد و درشت ینی لە هیچ شتێکە ڕەنگە ئەچێک بیر کاتۆ بڵێ ئەخۆ هێندێک شتە ڕوا لە ڕۆتینیاتی ژیانی ئینسان و لە بواری بەڕێوەبردننی کاری مەسەلەن ئینسانە ڕەنگە زۆر پاڵ نەدرێتە پاڵ ئاین زۆر مەسەلەن بۆ منە بۆ هەموو شتێک حوجەتێک یاخود بەڵگەیەکی ئاینی لەسەر نەبێ ینی ئەمانە شەگرێتەوە کاکە پەیوەند ئەوە گەر کەسێک لە ئیسلام و لە شەریعەت تێبگا قسەکەت جوانە بەڵام کەسێک لە شەریعەت حاڵی بوو بێ ئەو پرسیارە ناکە بۆ شەریعەت یاساکانی دوو جۆری گشتین بە گشتی دەبنە دوو جۆر جۆرێکیان پێیان دەگوترێ پەرستشەکان ئەلعیبادات کە لە بوون ناسیەوە بگرە ئیمان و عەقیدەوە بگرە دروشمەکانی خواپەرستی بگرە هەموو ئەوانە پەرستشەکانە لە بواری پەرستشەکاندا هەروەها باری کەسێتی حەڵاڵ و حەرامە قەتعیەکان لەو بوارانەدا ئەسڵ ئەوەیە کە خوا فەرموویەتی بەڵام لە بواری هەڵس و کەوتەکاندا معاملات عادات بۆ زانان ئەو بنچێنان داناوە دەڵن الأصل في العبادات الحظر إلا ما شرعه الشارع بناغە لە پەرستشەکاندا قەدەغە بوونە مەگەر ئەوەی شەرعدانەر داینابێ یعنی شەرعدانەر دایناوە ساڵی مانجێک ئیلزامەن دەبێت بە ڕۆژوو بین کە ڕۆژی مانجی ڕەمەزانە شەرعدانەر دایناوە شەو ڕۆژی 5 نوێژ دەکەین یەکێ بۆ هەیە بڵۆڵام دەیکەمە حەوت یەکێ بۆ هەیە بڵۆڵام من پێنجم بۆ ناکردان کەم وەسێ لە بواری پەرستشەکاندا بناغە پابەندیە بەوە کە
شرع دانر داينا وكخواه سبحانه وتعالى لبواري هلسو كوتكاندا. والأصل في المعاملات وأصل في العادات الإباحة يا العفو إلا ما حرمه الشارع. ما قرشتك شرع دانر قد غيكر بيقنا أصل تذكراوية بويا أوي جناب الدلي لهم هلسو كوتكاندا إسا إما أو دانشتوين أو بيكو دانشتوينو إيش اللي سر كرسيكو دواي كاميرا مان برامبر ودواي هم دنيا دمان بينيه أي أمل شوي قرآن وسنة دهاتوا أو دقي لسر كرابين بوكو دقي لسر كرابين هاتوا بلان وهاتوك أما هلسو كوتا لبواري هلسو كوتا كان دا أص بنا غبرتي لا رواعي لا دسكراوي ما قرشتك شريعة قد غيكر بس ما ودانشتوين أجا قسيشي نعرف كين شريعة قد غيكر دوا بلا قسي باش كين تاي وارده بدابنيشين بيكوا لا شرع دا زيد بيتوا وهروها مثلا خواردن وجلو برغو بوشاك وهلسو كوتكانو كلو بلكان كبكاريان دينين سلج يعني كومالاتي ماندا لجاني سياسي لجاني ابوري لجاني خيزاني همو او اصل تيان دا الروايه ما قرشتك شرع قد غيكر ببوينا دفرمي قوشتي براز مخون مردارو بو مخون خوين مخون او يبو غيري خواصر برابي ما يخون بوينا جگره ما چششكو زياني هي اي جگره چشان لقران دا ناوي هاتون خير اي بس شي دزانين خواده فرمي يحل لهم الطيبات ويحرم عليهم الخبائث هرچی پاک و چاکە هەرچی سوود بەخشە بۆیان حەڵاڵ دەکا هەرچی زیان بەخشە لیان قەدەغە دەکا جگەرە زیان بەخشیان سوود بەخشە زیان بەخشە کەواتە وشەی تەحریم دەیگرێتەوە بەڵام سێ و پرتەقاڵ بخۆی مەسەلەن میوە بخۆی یا ئەنواع و ئەشکال شت هەیە لە دنیادا خوا دروستی کردووی بیخۆی حەڵاڵ یان حرامە تەماشا دەکەین ئەگەر سوودی هەبێ حەڵاڵە ئەگەر زیانی هەبێ حرامە لەبەرەوەی زیان بەخشە حرامە بەڵێ مامۆستا چەند پرسیارێکم ماوە هیوادارم فریاکەم ئەو پرسیارانەش لە جەنابەت بکەم لەم بەرنامەیە پەرەگرافێک بە شێوەی سەرزەنشت و لۆمەکردنە هێنی مامۆستا ئەدا نووسیت ئاین لە دڵ و مێشکی زۆرینەی زۆری مسلمانان داهێن گچکە بۆتەوە و وا خۆڕێک هێناوە کە لە جوغزی مزگەوت و خانەقا و تەکیەکان دەرناچێ و هێندەی لێ قنتێنراوە و کەچ و کوچ کراوە لە حەگبەی سیاسەتی پڕ لە فڕوفێڵ و پیلانی هەموو تاغوتێکی بە زەبر و زۆر و چاونەشۆر و دیکتاتۆردا دەحەوێتەوە. هەڵبەت ئەمە من ئەزانم کە بۆ سەردەمێکی تایبەتت نووسیوە کە سەردەمی بەعسا بەڵام ئەگەر ئەگەر بۆ ئێستا بێنینەوە ئەم حەقیقەت تا چەندێکی ئێستا شەروایە ئێستا هەر کەسێ هەر دیکتاتۆرێکی بە زەبر و زۆر و چاونە شۆر دەیانی چی کەوتە سەر کوردەواری لەسەر بە فەرزی خۆیان ئەگەر نوێژ بکە ئیلزامن دەبێ بەلای کەم و ڕۆژی سێ چوار جارەگەر بۆچ پێێن فەرزەکەش نەبێ دەبێ چاو بشوە چاونە شۆر ینی نوێژ نەکرد. ئێستاش هەروایە ئێستاش مەبەستمەوەیە کە ئیسلام دینداری مسلمانەتی چەم کوواتاکەی لە عەقڵ و زەینی خەڵکدا لە دڵ و دەرونی خەڵکدا بچوو کراوەتەوە چۆن تەماشا دەکەی کەسانێک کە کاتی خۆی لە خزمەت ڕژەمی بەعەزدا بوون بە هەر شێوەیەک لە شێوەکان سێکیان بۆ وەڵدەگرت سی خوڕیان بۆ دەکرد چیان بۆ دەکرد هەر خۆشیان پێ موسڵمان بوو. ئێستاش کەسانێک هەن بە دوای حیزبێکی عەلمانی دەکەوێت کە بەرپرسەکەی مەکتەب سیاسیەکانی سەرکردایەتیەکەی هەموو چاونە شۆرە هیچی سەر بە فەرزی خوادا نادا هیچی بەڕێی پێغەمبەری خوادا ناڕوە عەلەیهی سەڵات وسەلام ئەمجا پێشی وا موسڵمانەتەکە هیچ عەیبیشی نییە. مەبەستم ئەوەیە کە من ویستومە بڵێم کە تۆ موسڵمانی نابێ بەڕێیەکدا بڕۆ یا بە دوای کەسێ بکەی کە ڕێەکەی پێچەوانەی دینەکەی تۆیە بەڵکو دژی دینەکەی تۆیە جاخۆ ئەوە هەر تاپۆنی لەسەر حیزبی بەعەس کاکە خراپە و چاکە هەر کەسی بیکە بە جەمەدانەوە بیکەی یا بە عەگالەوە بیکەی بە چاکەت و پانتۆڵەوە بیکەی یا بە پۆشاکی کوردیەوە لە هەر بەرجێکدا بیکەی چاکە هەر چاکە خراپەش هەر خراپە زوڵم هەر زوڵمە عەدلیش هەر عەدلە. بەڵام ئەوە مسلمانانن کە ئەگەر بە فراوانی لە دینەکەیان تێبگەن دەزانن کە ئەو دینەی پێی گوتوون تەنیا سەجدە بۆ خوا دەبەی هەر ئەو دینەش پێی دەڵێ لە بواری کۆمەڵایەتی سیاسیدا لە بواری ئابووریدا دەبێ هەر پرس بە شەریعەتی خوا بکەی نەک ڕیشی خۆ لە مزکەسێک بنەی کە لە بازاڕدا لە فەرمانگەتدا لە کوێتدا ناگەڕێتەوە بۆ شەریعەتی خوای پەروەردگار
نابێت تۆ لەگەڵ ئەوە دابی، نابێ پشتی ئەوە بگری، نابێ هاوکاری بی. کاتێک کە هاوکاری دەبێ ماناو دینەکەی لەلا بچووک بووەتەوە، پێی وایە وەکو کاتی خوانم نەهێناوەتەوە، پێیاوەکو چرخێک چرخە بوو کاتی خۆی جگەرە تێدا گیرسان، وەکو چرخی لە بن پشتێن دەیناوە تازە و دینەکە لێرەدایە. ئیدی دەبێتە سێخۆر بۆ ڕۆژەین بەعز کاتی خۆی وام دەگوت، یا دەبێتە چەکدار یا هەر شتێکی دەکا ڕاو پێشمەرگە دەکات تازە دینەکەی پێیە. بیستومەی وا هەبووە کە چۆ بۆ دزیە چوون ماڵێک ببڕن، ماڵەکە ئاگیان لێ نەبوو، کاتی خۆی لە لادێ ماڵیان بڕیون، دیوارەکان لە پشتەوە بڕیوە. ئەنجا کابرا بانگی بانیدا وکتێتی کاکە خواتان نوێژەکەم نەکەم ئیشتان لەگەڵ ناکەم. کوڕ بابا دنیا ڕووناک تاکەم نوێژی خۆم دەکەم. دەی باشە دەگەر نوێژێ دەکەی ماڵی خەڵکی بۆ دەبڕی. مەبەستەوە کە تۆ موسڵمانی نوێژ دەکەی ئەی بۆ تەییدی حیزبێک دەکەی. کاک ئێستان پێم خۆشە خەڵک لەگەڵ ڕاستکە لەگەڵ خۆیدا. ئەستان پێم خۆشە ئەوەی کە عەلمانی لە هەموو شتێکدا عەلمانی بێ، ئەوی موسڵمان لە هەموو شتێکدا موسڵمان بێ، جوولەکە لە هەموو شتێکدا جوولەکە بێ، نەسڕانی لە هەموو شتێکدا نەسڕانی بێ. یعنی کە تۆ خواپەرستی لە هەموو شتێکدا خواپەرست بە، لە بازار هەر خواپەرست بە، لە فەرمانگە، لە چێڵگە، لە ژیانی تایبەتیت، لە ژیانی خێزان، لە ژیانی کۆمەڵایەتی، لە ژیانی سیاسی، لە هەموو شتێکدا هەر بگەڕێ بزانە شەریعەت چ دەفەرمێ. ئەوە معنای مسڵمانەتی و ئەویش کە مسڵمانیش نییە با لە هیچ شتێکدا مسڵمان نەبێ، نەک بێنێت ڕنگ و بۆیەکی مسڵمانەتی لە خۆیدا بۆ چاوبەستی خەڵکی، یا ئیدعای مسڵمانەتی و لافی مسڵمانەتی لێدا پڕچی بەسەر ئیسلامەوە نەبێ. ئەوە نیفاق و ئیزدیواجێتە، ئەوە نەخۆشیە، پێویستە مرۆڤ خۆی لەو حاڵەتی دووفلیقانەیە دەرباس. مامۆستا هەر لە بابەتی ئاین چییە و لە باسی سێمدا هاتووە کاکڵ و نێوەڕۆکی بەرنامەی پێغەمبەران یەک شتە. بەڵام مامۆستا با تۆزێک باسی حەقیقەت بکەین، ینی لە حەقیقەتە ئەوە ڕاستە، ئەوە ئەمە دەزانین کە خوای پەروەردگار، بەڵام باسی واقع بکەین، ینی سەیرەکەی ینی ئەو ئاینانە بە یەکەوە تەبانین، ینی تێڕوانینێک لەسەر زەمرۆکو و حەقیقەت گوتومە. حەقیقەتی ئاینی خوا سبحانه وتعالى ئاین یەکە، ئین الدین عند الله الئیسلام. هەموو پێغەمبەران بە ئیسلامەوە ڕەوان کراون، بەڵام بۆ هەر کام لە پێغەمبەران عەلەیهیم الصەلاة وەسەلام کە ژینگە و هەلومەرجەکانیان جیابوون، کۆمەڵگاکانیان جیاواز بوون، بۆ هەر کامێکیان لە وردەکاریەکاندا شریعەت و بەرنامەیەکی تایبەت هاتووە، وەکو خوا دەفەرمێ لکل جعلنا منکم شرعة ومنهاجا. بۆ هەر کامێکتان بەرنامەیەک و ڕێبازێک تایبەتمان ناردووە، بۆ هەر کام لە پێغەمبەران عەلەیهیم الصەلاة وەسەلام چۆ ژینگە و هەلومەرجەکان و کۆمەڵگاکانیان لە وردەکاریەکاندا جیابوون. وەکو حەقیقەت ئاینی هەموو پێغەمبەران یەک بۆ کە ئیسلامە، شریعەتەکانیش هەمویان یەک سەرچاویان هەیە و هەمووشیان یەک ئامانجیان هەبووە. بریتێ لە چی؟ خەڵک مرکەز بێ بۆ خوا. مرۆڤ کاکە پەیوەند لە دوو حاڵ بەدەرنێ، یان دەبێ شوێن هودا بکەوێ یان شوێن هەوا بکەوێ، یان دەبێ خواپەرست بێ یان دەبێ خۆپەرست و ئارەزوو پەرست و ئەو پەرست و فڵانشت و فڵانشتە پەرست بێ. هیچ مەجالی نییە. مرۆڤ یان دەبێ خوا بپەرستێ سبحانه وتعالى یان دەبێ شتێکی کە بپەرستێ. جا وەکو حەقیقەت وایە، بەڵام وەکو واقع ئەجا خۆنک پێشوی بڕۆین بۆ سۆراغی جوولەکایەتی و نەسڕانیەت و مەجوسیایەتی و سابی ئایەتی و ئەوانەی دیکە هەر لە نێو مسڵمانەتی خۆماندا، هەر لە نێو مسڵمانەتی خۆماندا تەماشا دەکەی ئیسلام بەش کراوە. خوا یەک ناوی لێ ناوین، هو سەماکم المسلمین. من نامیلکەیەکم لەژێر چاپە بە ناوی واقعی دژواری ئومەت هۆکار و چارەسەر. تومە خوا یەک ناوی لێ ناوین، هو سەماکم المسلمین من قبل وفي هذا. بەس ئێمە چەند ناومان هەن؟ جارێوە ئەوە سنە و ئەوە شیعە، کە هەڵبەتە سنە ئەهل السنە ئەو ناوێکی مێژووییە، ئەگەنە لە ڕاستیدا زۆرینەی مسڵمانان ئەمجا لەولاشەوە کەمینەیەک بە ناوی شیعە، ئەمجا هەر لە ناو ئەوانەی کە زۆرینەن ئەوە فڵان و ئەوە فڵان، ئەمجا ئەوە فڵان و ئەوە فڵان، لە ناو شیعەدا بە هەمان شێوە، لەسەر مستەوای تائیفەکان، لەسەر مستەوای مەزهەبەکان، لەسەر مستەوای دوایی پێکاتە وردەکانی دیکە. ئەو ناوانە چین؟ هەموو خۆمان دامان هێناون. ئەوەی کە خوا ئێمەی پێوە ملزەم کردو یەکدی پێ بناسینەوە مامەڵی پێلەگەڵێکدا بکەین یەک ناوە، هو سەماکم المسلمین. جاوا من کاتی خۆی لە ئەنجومەی نوێنەرانی عێراق جاجار هەڵیان دەستاندم داوانێ دەکەم قورئان بخوێنم لە پێش کۆبوونەوەکە. دوسێ جار قورئانم خوێند و هیچ لێ بوومەوە تەواو نەمگوت صەدەق الله العەظیم.
دیار بوو هندی لە جیاتی من ئەوەی شیعە دەگوت صدق الله العلي العظيم ئەوە شێخ لە بیرت شۆی دەکە دەگوت صدق الله العظيم ئەم نیشتم دەزانی بۆچی ناڵم صدق الله العظيم تیان بەڵێ وتم خوا بۆ خۆی فەرمێتی قل صدق الله ومن أصدق من الله حديثا بەڵام ئەوە لەبەرەوەی کە وارد نەبووە لە دوای قورئان خوێندن ئەوە بگوترێ ناشڵم دروست نییە بەڵام سنت نییە یعنی ئەگەر بیکەی خێرت بگاو ئەوانم بەڵام ناشڵێم ناجائیزە بەڵام بۆیە نایڵێم تۆ تەماشا بکەن لەگەڵ ئەو صدق الله العظيمت گوت ئەگەر تو صدق الله العظيم دەڵێنەوە سنیە ئەگەر تو صدق الله العلي العظيم ئەوە بۆتە شیعە هەتا قورئانەکەیە فەرقت پێ ناکەن داخواز چی ئەگەر هەر قورئانەکە بخوێنی ئەوە دەڵێن نازانین داخوا شیعە یا سونی کە کۆتاییەکەت گوت کە بۆ خۆت زیادت کردووە ئەوەی کە بۆ خۆمان خسومانەتە سەری لەوێدا مسلمانە لێک زیادە بنەوە هەمیشە بەو شتانی کە ئێمە لە دین زیادی دەکەین بەش و پارتەوازە دەبین ئەسڵی دینەکە بگرە ئێستا کاکە تۆ چی مسلمانم یاقی ناکە لێن مسلمانەتیدا چی کاکە هەر مسلمان ناخە بزانین داخواستی شیعی هەست سنەی ئەو زادەی سونەی کام مەزەبی ئەم زادەی شیعی کام لای هەر لێرەدا مسلمانان لێک بڵاو دەبن کەواتە وەکو حەقیقەت جەوهەر و نێوەڕۆکی ئاینی هەموو پێغەمبەران عەلەیهیمۇ الصەلاة وەسەلام ملکەچی بووە بۆ خوا پابەندی بوو بە شەریعەت و بەرنامەی خواوە بەڵام وەکو واقع ڕاستم ئەوە خوای پروردگار دەفەرمی إن الذين فرقوا دينهم وكانوا شيعا لست منهم في شيء ئەوانەی کە ئاینی خۆیان بەش کردووە بوونە تاقم تۆ هیچ پەیوەندیت پێیانەوە نییە خوا بمان پارێزی لەوەی کە ئاینی خوا بەشکەین و پارچە بکەین و سەرنجام فڕمان بەخواوە نەمێنێ بەهۆی دەمارگیری بۆ حیزب و بۆ تائیف و بۆ مەزەب و بۆ گروپ و لە وەحی خوا دوورکەوینەوە سەرنجام وامان لێ دێکەن نە دنیاکەمان دەبێت بەهۆی ئەو پەرتەوازەی و پەڕاگەندەیەوە نەدووە ڕۆژێشمان دەوێت خوای تەعالی بۆمان حساب ناکە چکە دەفەرمێ من یەک ناوم لێ نابوون هەموو ناوە چەوم پەیداتان کرد بوون یەک بەرنامە بۆ دانابوون ئەو هەموو شتە چەوم پەیداتان کرد بوون بەڵێ زۆر سپاس دەکەین بەڕێز مام سعەلی رەفیق سپاس بۆ ئێوەش سەلامەت بی کاکە پەیوەندیان بەڵێ خۆشەویستان بەم شێوەیە گەشتینە ئەڵقەی ژمارە 36 تاکو بێ گەشتنەوەیکی دیکە هەمووتان بەخوای گەنجاسپێرین